کاران من مامۆستا ئالان بارام لە ئامادەی هەڵکە و بەشی یەکەم وانەی یەکەم وێنە ڕوونکردنەوەیەکان ڕوون دەکەینەوە و شکاری دەکەین. لەم وانەیەدا چی پێویستەوە چی گرنگە باسی دەکەین. لەم وانەیەدا چوار مۆزوع خوێنین: وێنە کێشان بە خاڵ، دووەمیان یەکتر بڕینی ئاسووی ستونی، سێمیشان هاوجێبوون، چوارەمیشان خاڵەکانی یەکتر بڕینی نێوان دوو نەخشە. یەکەم مۆزوع کە باسیەکەین یەکەم مۆزوع وێنە کێشانە بە خاڵ. وێنە کێشان بە خاڵ. وێنە کێشان بە خاڵ. بۆ ئەوەی لەم مۆزوعات تێبگەین پێویستە سەرەتا باسی هەندێک نەخشەی بنەڕەتی بکەین کە پێوترێن نەخشەی دایک لە پۆلی دەی زانستی و یانزەی زانستی تا خوێنوتە. سەرەتاین باسی ئەو نەخشانەکەین وەکو بیر خستنەوەیەک. یەکەم نەخشە کە هەمانە یەکەم جۆری نەخشە نەخشەی ڕادەدار. نەخشەی ڕادەدار پیان وترێن نەخشە پلەدارەکان، واتە پلەیەک، پلە دوو، پلە سێ، پلە چوار هەتاوەکو ئینفینیتی. نەخشەی ڕادەدار یەکەمیان نەخشەی پلەیەک. ئێفی ئێکس یەکسان بێت بە ئێکس زائید ناقز بی. ئەوە ئەم نەخشەیە ئەگەر هاوکۆلکەکەی موجە بوو، واتە ئەگەر زائیدەن ئەکس بوو، وێنەی ڕوونکردنەوەیەکەی لە چەپەوە بۆ ڕاست سەرەکە، و ئەگەر هاوکۆلکەکەی سالب بوو، ئەوە وێنەی ڕوونکردنەوەیەکە لە چەپەوە بۆ ڕاست دابەزێ. هەموو وێنەیەک لە بیرکاریە لە چەپەوە بۆ ڕازەکێشێ، واتە لە ناقز ئینفینیتیەوە بۆ موجب ئینفینیتی، بەڵام بەپێی بواری نەخشەکە. دووهەم، ئەگەر نەخشەکە پلە دوو بوو، ئێفی ئێکس یەکسان بێت بە ئێکس دووجا زائید ناقز سی کرا، ئەوە وێنەی ڕوونکردنەوەیەکەی بڕگەیەکی هاوتایە، یان کراوەیە بۆ سەرەوە یان کراوەیە بۆ خوارەوە. واتە وێنەی ڕوونکردنەوەیەکەی ئەگەر ناقز ئێکس دووجا بوو، ئەوە وێنەکەی کراوەیە بۆ خوارەوە. ئەگەر موجب ئێکس دووجا بوو، ئەوە کراوەیە بۆ کوێ؟ بۆ سەرەوە. ناویشی بڕگەی هاوتایە. دوای ئەو جۆری سێهەم لە نەخشە هەر لە ڕادەدارەکانە نەخشەی ڕادەداری پلەسێ. ئەگەر ئێفی ئێکس یەکسان بێت بە ئێکس سێجا زائید ناقز سی ئێکس، ئەوە وێنەی ڕوونکردنەوەیەکەی بە شێوەی حرفی ئێنە. ئەگەر هاوکۆلکەکەی موجب بوو، واتە ئەمیش دوو حاڵەتی هەیە. ئەگەر هاوکۆلکەکەی موجب ئێکس سێجا بوو زائید ناقز سی ئێکس کرابوو، ئەوە وێنەکەی بە شێوەی حرفی چییە؟ بە شێوەی حرفی ئێنە. لە دەرسەکانی داهاتووشە جۆری ترمان هەیە لە هەموو ماوەکەیە ڕوو لە زیادبوون دەبێ ڕوو لە کەم بوون، یان ناقز ئێکس سێجا زائید ناقز سی ئێکس، هەر هەمان وێنە بەڵام بە هەڵگەڕاوی، واتە وێنەکەی بام شێوەیە دەبێت. چوارەم، هەر لە نەخشەی ڕادەداردا ئەگەر ئێفی ئێکس یەکسان بێت بە ئێکس توان چوار زائید ناقز سی ئێکس دووجا، ئەوە وێنەی ڕوونکردنەوەیەکە یا بە شێوەی حرفی دەبلیوە یان بە شێوەی حرفی ئێمە، واتە وێنەکە بەم شێوەیە. ئەگەر زائید ئێکس توان چوار زائید ناقز سی ئێکس دووجا بوو، ئەوە بە شێوەی حرفی چییە؟ بە شێوەی حرفی دەبلیوە. و ئەگەر ناقسن ئێکس توان چوار زائید ناقز سی ئێکس دووجا بوو، بە شێوەی حرفی چییە؟ بە شێوەی حرفی ئێمە. بە شێوەیەکی گشتیەوەی لەم وانەیە ئیشمان پێی دەبێت نەخشەی ڕادەدارەکانە پلەیەک، پلە دوو، پلە سێ، پلە چوار. دوای ئەو نەخشانەی تر کە ئیشمان پێیان دەبێت ڕەگی دووجایە کە ڕەگی دووجار زۆر گرنگە. ڕەگی دووجاش چوار حاڵەتمان هەیە بۆ کێشانی وێنەی ڕوونکردنەوەیەکەی. ئەگەر ئێفی ئێکس یەکسان بێت بە ئێکس زائید ناقز ئێچ زائید ناقز کەی، ئەوە وێنەی ڕوونکردنەوەیەکەی بەم شێوەیە دەبێت. ئەگەر دەرەوە و ناو موجب بوو، وێنەی ڕوونکردنەوەیەکە بەم شێوەیە دەبێت. ئەگەر تەنها دەرەوە سالب بوو، واتە ئێفی ئێکس یەکسان بێت بە ناقز ئێکس زائید ناقز ئێچ زائید ناقز کەی، ئەوە وێنەی ڕوونکردنەوەیەکە کراوە دەبێت بۆ خوارەوە، واتە وێنەدانەوە دەبێت بە دەوری تەوەرەی ئەکست. دوای ئەو سێهەم، ئەگەر ئێفی ئێکس یەکسان بێت بە
ناقز x زائد ناقز h زائد ناقز k ئەوە وێنەی ڕوونکردنەوەیەکە وێنەدانەوە بێت بە دەوری تەوەرەی چیا بە دەوری تەوەرەی وایە واتە وێنەکەی بەم شێوەیە دەبێت. دوای ئەو چوارەم ئەگەر ئێفی x یەکسان بێت بە ناقز x زائد ناقز h زائد ناقز k ئەوە وێنەدانەوە دەبێت بە دەوری خاڵی بنەڕەتە واتە وێنەی ڕوونکردنەوەیەکەی بەم شێوەیە دەبێت. بە شێوەیەکی گشتی بۆ ڕەگی دووجا ئەمە x ئەمەش y. لە چارەکی یەکەما وێنەی ڕوونکردنەوەیەکە بەم شێوەیە دەرەچێت لەبەرەوەی x و y هەردووکیان موجبن بۆیە دەرە و ناوەکە هەردووکیان موجب دەبن بەم شێوەیە دەبێت. دوایە ئەگەر لە چارەکی دووهەمدا بوو وێنەی ڕوونکردنەوەیەکە بەم شێوەیە دەبێت ئەکسەکەمان تەنها ناوە سالب دەبێت چونکە لە چارێکی دووهەما ئەکس چییە سالبە واتە دەرەوە چی دەبێت موجب دەبێت. لە چارێکی سێهەمدا ئەکس و وای هەردووکیان سالبن بۆیە وێنەی ڕوونکردنەوەیەکە بەم شێوەیە دەبێت هەردووکی دەرەوە و ناوە هەردووکی چی دەبێت سالب دەبێت. دوای ئەو لە چارێکی چوارەمدا وێنەی ڕوونکردنەوەیەکەمان بەم شێوەیە دەبێت بۆ لەبەرەوەی تەنها لێرەدا وای موجبە وای سالبە بەڵام ئێکس چییە موجبە. بە شێوەیەکی گشتی ڕێگی دووجا ئەم چوار حاڵەتەی هەیە ئیتر بە پێی جێگۆڕکەکان دەگۆڕێت. بۆ نمونە ئەگەر ئەکس ناقسەن دوو بێت ئەوە دوو یەکەیەت بەلای ڕاستە و وێنەکەی دەرە و ناوە موجبە کاتە وێنەی ڕوونکردنەوەیەکەی بەم شێوەیە دەبێت. دوای ئەو جۆرێکی تر لە نەخشەمان هەیە نەخشەی بەهای ڕوت واتە ئەو نەخشانەی کە بەهای ڕوتیان تێدا ئەمیش دوو حاڵەتی هەیە ئەفی ئەکس یەکسان بێت بە موجب نرخی ڕوتی ئەکس زائد ناقز h زائد ناقز k ئەو وێنەکەی کراوەیە بۆ سەرەوە واتە وەکو بڕگەی هاوتاوایە بەس ئەم چەماوەیە بەڵام نرخی ڕوت نوکی تیژە واتە وێنەی ڕوونکردنەوەیەکەی بەم شێوەیە. هەر هەمان نەخشە ئەگەر ئێفی ئەکس یەکسان بێت بە نرخی ڕوتی ئەکس زائد ناقز h زائد ناقز k ئەگەر هاوکۆلکەکەی سالب بوو هەمان وێنە کراوە بێت بۆ خوارەوە بە شێوەیەکی گشتی لەم وانەیە ئیشمان بەم وێنانە بێت کە پێیانە وترێن نەخشەی بنەڕەتی یان نەخشەی دایک کە لە پۆلی 10 و 11 خوێنوتە. ئەنجا دەچینەوە سەر یەکەم مەوزوع وێنەکێشان بە خاڵ. ئەگەر بمانێ وێنەیەکی ڕوونکردنەوەی بە خاڵ بکێشین ئەوە ئەم خاڵانە جێبەجێیەک بۆ کێشانی وێنەی ڕوونکردنەوەی بە خاڵ ئەم خاڵانە جێبەجێیەکەین. یەکەم ئەگەر نەخشەکە ڕادەدار یعنی پلە 2 پلە 3 پلە 4 ئەوە 5 خاڵ وەردەگرین 5 خاڵ وەرەگرین دوو موجب دوو سالب لەگەڵ سفرە واتە سالب 2 سالب 1 لەگەڵ سفر لەگەڵ 1 لەگەڵ 2 ئەشتوانی زیاتر لە خاڵێک زیاتر لە 5 خاڵ وەربگری بەڵام 5 خاڵمان بەس. بۆ نمونە یەکەم ئێفی ئەکس یەکسانە بێت بە ئەکس دووجا ناقسەن 2 دەتوانین پێشەوەی تۆ خاڵ بەکاربهێنی بە جێگۆڕکەکان ئەتوانی وێنەی ڕوونکردنەوەی ئەو نەخشەیە بکێشی. بە شێوەیەکی گشتی ناوکەوانە ئەکس زائد ناقز h بەتوانی n هەروەها ڕێگی ئەکس زائد ناقز h هەروەها نرخی ڕوتی ئەکس زائد ناقز h ئەمانە جوڵەی ئاسۆین ناوکەوانە ناو نرخی ڕوت ناو ڕێگی دووجا هەمیشە جوڵەی ئاسۆییە
ئەمە جوڵەی ئاسۆییە، ئەمە جوڵەی ئاسۆیی. بەڵام بێ ئاگادار بی جوڵەی ئاسۆیی هەمیشە بە پێچەوانەی نیشانەوەی، واتە ئەگەر موجب بوو بۆ لای چەپە، ئەگەر سالبیش بوو بۆ لای ڕاست. دەرەوە هەمیشە جوڵەی ستونیە، زائد ناقص کەی، زائد ناقص کەی، زائد ناقص کەی. کاتە جوڵەی ستونی وەکو خۆیەتی، ئەگەر موجب بوو یعنی ئەوەنەیە کە چۆتە سەرەوە، ئەگەر سالب بوو یعنی ئەوەنەیە کە هاتۆتە خوارەوە. ئێستا ئەگەر بێم وێنەی ڕوونکردنەوەی ئەمە بە جێگۆڕکەکان بکێشم، لەبەرەوەی کەوانی تیانە کەواتە جوڵەکە ستونیە، دوو یەکە هاتوۆتە خوارەوە. کەواتە وێنەی ڕوونکردنەوەیەکە دوو یەکە هاتوۆتە خوارەوە، وێنەی ڕوونکردنەوەیەکە ئێکس دووجا هاوکۆلکەکەی موجبە بۆیە کراوەیە بۆ سەرەوە. بەڵام ئەگەر بە خاڵیش بیکێشم هەمان وێنەم دەست دەکەوێت. وێنەکێشان بە خاڵ خشتەی بەهاکان دروزەکەی، خشتەی بەهاکان، خشتەی بەهاکان. ئەمە X، ئەمەش Y. Y تعبیرە لە چی؟ تعبیرە لە Fی X، تعبیرە لە Fی X. نرخی X دانێم کە گۆڕاوێکی سربەخۆیە، ناقزیەک سفر یەک لەگەڵ چیا لەگەڵ دووە. بۆ ئەوەی بەهای وایەکە بدۆزمەوە ئەچین لە نەخشەکەیە دایانێنەوە، لە نەخشەکەیە دایانێنەوە. ناقز دوی تیادا بنێمەوە، سالب دوو دووجایکەین چوارەکە، چوار دوی لێ بڕات دوو. هەر یەکێک لەمانە جوتە ڕێکخراوێکە لە ڕوتەختی پۆتانەکانە، واتە جوتە ڕێکخراوێکمان هەیە ناقز دوو دوو. هەروەها ئەگەر ناقزیەکی تیادا بنینەوە، ناقزیەک دووجایکەین موجەبیەکەکە، ناقسی یەکی کەم ناقز یەک. کاتە جوتە ڕێکخراوێکی ترم هەیە بریتە لە چی؟ بریتە لە ناقز یەک و ناقز یەک، بریتە لە ناقز یەک و ناقز یەک. بە هەمان شێوە ئەگەر سفری تیادا بنێنەوە، سفری تیادا بنێنەوە ناقز دوو دەکات، کەواتە جوتە ڕێکخراوێکی ترمان هەیە بریتە لە سفر و ناقز دوو. ئەگەر یەکی تیادا بنینەوە بریتی دەبێت لە یەک ناقس دوی کەم ناقز یەک. جوتە ڕێکخراوێکی ترمان هەیە بریتە لە یەک و ناقز یەک. دوی تیادا بنێمەوە چوارێک، چوار دوی لێ بڕوا دوو ئەکات، کەواتە جوتە ڕێکخراوێکی ترمان هەیە بریتە لە دوو دوو، بریتە لە دوو دوو. دوایەوە ئەم خاڵانە لە ڕوتەختی پۆتانەکانە لە چەپەوە بۆ ڕاست بە یەکتری دەگەێنی، لە چەپەوە بۆ ڕاست. ئەگەر بێم وێنەی ڕوتەختی پۆتانەکان بەم شێوەیە بێت، یەکەم خاڵکە هەمانە بریتە لە چەند؟ بریتە لە ناقز دوو دوو، ناقز دوو لەسەر تەوەرەی X لەسەر تەوەرەی Y دوومانێ، کەواتە ئەم خاڵە ناقز دوو دوو. دوایەوە ناقز یەک و ئەمە ناقز یەک لەگەڵ ناقز یەکە، ناقز یەک لەگەڵ ناقز یەکە، بە نزیکەی ناقز یەک و ناقز یەک. دوای ئەوە چەندمان هەیە؟ دوای ئەوە سفر و ناقز دوومان هەیە، سفر و ناقز دوو، ئەمیش سفر و ناقز دوو. دوای ئەوە چەندمان هەیە؟ یەک و ناقز یەکمان هەیە، ئەمەش یەک لەگەڵ ناقز یەکە، یەک و ناقز یەک. دوای ئەوە چەندمان هەیە؟ دوو دوومان هەیە. سەریکە وێنەکە لە چەپەوە بۆ ڕاست دەکێشین، واتە لێرەوە یەیتە ئەم خاڵە، یەیتە ئەم خاڵە، یەیتە ئەم خاڵە، یەیتە ئەم خاڵەوەشگەیت بۆ خاڵە. ئەگەر سیر بکەم هەمان وێنەم دەست کەوتووە، هەمان وێنەم دەست کەوتووە. ئەم بەجێ گۆڕکەکان ئەمیش بەچی؟ وێنەکێشان بە خاڵ. تاوان لە کاتی سایکردنی وزاریە ئەگەر ئەمایان بەکار بهێنی باشترە وەک لەوەی ئەو ئەرکە بکێشی. نمونەی دووهەم، نمونەی دووهەم بە هەمان شێوە هەر نەخشەیەکی دووجایە، Fی X یەکسانە بە سێ ناقسەن X دووجا. ئەمیش سەرەتا ئەگەر جێگۆڕکەکان بەکار بهێنم، ئەم نەخشەیە سێ ناقز X دووجا ئەتوانم بەم شێوەیە بینوسم، کاتە ئەمیش هەر جوڵەی ستونی هەیە، هەر جوڵەی ستونی هەیە. سەیەکە چۆتە سەرەوە، سەیەکە چێتە سەرەوە، هاوکۆلکەکەی سالبە X دووجا، کەواتە کراوەیە بۆ خوارە. کەواتە ئەتوانی خاڵەکان بەکار نێنی لە کاتی سعیکردن بۆ زاریە، ئەتوانی جێگۆڕکەکان بەکاربێنی. بەڵام لەبەرەوەی وانەکە یەکەم شت وێنەکێشانە بە خاڵ، یەین خشتەی بەهاکان وەرەگری، خشتەی بەهاکان. ئەمە بەهای X، ئەمیش بەهای Y.
لەبەرەوەی نەخشەکە ڕادەدارە 5 خاڵیینێ 2 موجب 2 سالب لەگەڵ سفر کاتە ناقز 2 ناقز 1 سفر 1 لەگەڵ 2 ئەم نرخانە لە نەخشەکەیە دانین ناقز 2 دووجای کەم 4ەکە 3 ناقسان 4 ناقز 1 ناقز 1 دووجای کەم 1 سەیەکی لێ بڕوا 2 سفری بەمێ 3 1 دووجای کەم 1 سەیەکی لێ بڕوا 2 2 دووجای کەم 4 3 ناقز 4 ناقز 1 وەکو وتمان هەریەکێک لەمانە جوتە ڕێکخراوێکە لە ڕووتەختی پۆتانەکانایەن ئەم خاڵانە بە یەکتری دەگەێنین با بزانین ئەم وێنەیەمان دەست دەکەوێت یان نا ئەگەر بێم ئەم خاڵانە بە یەکتری بگەێنم خاڵی یەکەم بریتە لە ناقز 2 لەگەڵ ناقز 1 ئەمە ناقز 2 لەگەڵ ناقز 1 دوایە ناقز 1 و 2مان هەیە ئەمە ناقز 1 لەگەڵ 2 دوایەوە چەندمان هەیە سفر و 3مان هەیە ئەمەش سفر و 3 دوایەوە چەندمان هەیە 1 و 2مان هەیە 1 لەگەڵ 2 دوایەوە چەندمان هەیە 2 ناقز 1 جارێکی تر 2 ناقز 1 هەموو وێنەیە گوتمان لە چەپەوە بۆ ڕاست بۆ ئەگەر بێم ئەم خاڵانە بە یەکتری بگەێنم وێنەی ڕوونکردنەوەیەکەمان بەم شێوەیە دەرەچێت هەمان وێنەمان دەستکەوتووە ئەم بەجێ گۆڕکیەکان ئەمیش بە بەکارهێنانی خاڵەکە دوایەوە ئەگەر ئەمە نەخشەکە ڕادەدار بوو وەکو خاڵی یەکەم خاڵی دووهەم ئەگەر نەخشەکەمان ڕەگ بوو ئەوە هەمیشە ناو ڕێگەکە گەورەتر و یەکسانەکەین بە سفر واتە ڕەگ تایبەتمەندێتی خۆی هەیە ئەبێ بوارەکەی بدۆزینەوە پاشان وێنەکەی بکێشین کەواتە خاڵی دووهەم ئەگەر نەخشەکە ڕەگی دووجا بوو ڕەگی دووجا ئەوە سەرەتا بۆ دۆزینەوەی بوارەکە ناو ڕێگەکە گەورەتر و یەکسانەکەین لە چی گەورەتر و یەکسان یەکەین لە سفر پاشانە و ئەکسەی کە بۆمان دەرەکێت لەو ئەکسەوە چەند ژمارەیەک لە خۆی گەورەتر وەرەگرین یا بچووکتر وەرەگرین و وێنەکە دەکێش بۆ نمونە یەکەم ئەگەر بمانێ وێنەی ڕوونکردنەوەی ئەفی ئێکزی یەکسانە بە ئێکز ناقسەن 2 لە ناو ڕێگی دووجایە بکێشین سەرەتا ئەتوانی جێگۆڕکەکان بەکار بهێنی واتە پێویست بە خاڵ ناکات ئەمە جوڵەی ئاسۆیە دوویەکە هاتۆ بەلای ڕاستە و دەرەوە ناوەژ موجەبە کاتە وێنەی ڕوونکردنەوەیەکەی دوویەکە هاتۆ بەلای ڕاستە و وێنەی ڕوونکردنەوەیەکەی بەم شێوەیە بەڵام ئەگەر بێم خاڵەکان بەکاربێنم سەرەتا ئەبێ بوارەکەی بدۆزمەوە بۆ دۆزینەوەی بوار ئەبێ ناو ڕێگەکە گەورەتر و یەکسان بێ لە سفر ئەمە ناو ڕێگەکەیە کاتە ئێکس ناقسەن 2 گەورەتر و یەکسان یەکەم لە 2 کاتە ئێکس گەورەتر و یەکسانە بێت لە 2 کاتە و یەکسانی کە من وەریەگرم لە 2 تا ئینفینیتی بە موجەبی ئەتوانم ژمارە وەرگرم بەڵام ئێمە لە خشتەی بەهاکانە هەر 5 خاڵ بەکارهێنی هەر 5 خاڵ ئەمە ئێکس ئەمیش وای 2 لە 2 دەست پێەکەین دوای 2 3 4 5 6 5 خاڵ بەسە بۆ کێشانی چەماوەی دوایەوە ئەم نرخانە لە نەخشەکە دانینەوە بۆی بەهای وایمان دوی تیادا بنێمەوە سفرەکە ڕێگی سفریش هەر سفر سێ تیادا بنێمەوە یەکەکە ڕێگی یەکیش هەر یەکەکە چواری تیادا بنێمەوە ڕێگی 2 ئەکات کە بە نزیکەی 1.4 پێنجی تیادا بنێمەوە 5 2 لێ بڕوا سێ ڕێگی 3 کە بە نزیکەی 1.7 شەشی تیادا بنێمەوە 2 لێ بڕوا 4 ڕێگی 4 چەندەکات 2 ئەکات کەواتە ئەم خاڵانە بە یەکتری دەگەێنم با بزانم ئەو وێنەی کە دەمەوێت دەستم دەکەوێت یەکەم خاڵ بریتە لە 2 0 ئەمە 2 0 دووەم خاڵ بریتە لە 3 و 1 ئەمە 3 لەگەڵ 1 دوایەوە 4 لەگەڵ 1.4 هەر خاڵێک لەگەڵ خاڵەکەی خۆیان بەرزترە 5 لەگەڵ 1.7 دوایەوە 6 لەگەڵ چەنا لەگەڵ 2 هەموو وێنەیەک لە چەپەوە بۆ ڕاست بەم شێوەیە وێنەکە دەتوانین بکێشین
وێنەی دووهەممان هەر لەسەر ڕێگی دووجایە هەر لەسەر ڕێگی دووجایە ئەگەر بەم شێوەیە بوو دووهەم f(x) یەکسان بێت بە 3 ناقسەن x. ئەگەر خاڵەکان بەکاربهێنین یەکەم خەتووە بێ ناو ڕێگەکە گەورەتر و یەکسانی بکەین بە 0. واتە بۆشی کارکردنی ئەمە بوارەکەیە دۆزینەوە ئەبێ ناو ڕێگەکە گەورەتر و یەکسانی بکەین بە 0. ئەگەر جێگۆڕکەکانیش بەکاربهێنین ڕێگی 3 ناقسەن x دەتوانم بەم شێوەیە ناقز x زائیدەن 3 ناقسێک بە هاوبەش وەرگرین x ناقسەن 3 واتە 3 کە چووە بەلای ڕاست 3 کە چووە بەلای ڕاست دەرەوەش عەفو ناوەش سالبە کاتە وێنەی ڕوونکردنەوەیەکەی بەم شێوەیە دەبێت. ئەمە بە جێگۆڕکەکان. ئەگەر بە جێگۆڕکەکان نەبێت 3 ناقسەن x گەورەتر و یەکسانەکەین لە 0 ناقز x گەورەتر و یەکسانە بێت لە ناقز 3 هەردوو لادابەشی سالب یەکی دەکەین. هەش کاتێک لاسەنگە لە پۆلیدا خوێنوتە دابەش یا لێکدانی ژمارەیەکی سالب کرێ هەڵەگەڕێتەوە کاتە x بچووکتر و یەکسانە بێت لە چەند لە 3 کاتە و ژمارانی کە من وەریەگرم ئەبێت لە 3 بچووکتر بن کاتە کەی خشتەی بەهاکان دروست دەکەین ئەو ژمارانی کە وەریەگرم ئەمە بەهای x ئەمیش بەهای y. ژمارە 3 لە 3 بچووکتر دوومان هەیە یەکمان هەیە سفرمان هەیە ناقز 1 ناقز 2 ناقز 3 واتە مهمەوەی ژمارە 3 تیابێ تر دوای ئەوە هەر ژمارەیەک وەریەگری ئارەزوی خۆت. ئەگەر ناقزیەکی تیادا بنێمەوە سالب کەڕەتی سالب موجب 4ەکە کاتە لەژێر ڕێگا 2ەکە سفری تیادا بنێمەوە ڕێگی 3ەکە یەکی تیادا بنێمەوە ڕێگی 2ەکە ڕێگی 3 وتمان 1.7ەوە ڕێگی 2 1.4 دوی تیادا بنێمەوە یەکەکە ڕێگی یەکیش 1 سێ تیادا بنێمەوە چەند دەکات 0 ئەبێ هەمان وێنەمان دەستکی چۆن بە جێگۆڕکێکە وێن ئەمان دەستکەوتووە بە هەمان شێوە بە خاڵەکانی شەبێ هەمان وێنەمان دەست بکەوێتەوە. یەکەم خاڵکە دیاریەکەین ناقز 1 و 2 ئەمە ناقز 1 لەگەڵ چەنە لەگەڵ 2 دوایەوە 0 لەگەڵ چەنە لەگەڵ ڕێگی 3 دوایەوە 1 لەگەڵ ڕێگی 2 دوایەوە 2 1 دوایەوە 3 و 0 ئەم وێنەیە لە چەپەوە بۆ ڕازەگەر بیکێشین بەم شێوەیە دەڕوات کەواتە هەمان وێنەمان دەستکەوتوتەوە هەم بە جێگۆڕکێ هەم بە خاڵ. ئەمە دوو خاڵ ئەگەر نەخشەکە ڕادەدار بوو و ئەگەر نرخ ڕێگی دووجا بوو. سێهەم جۆر کە باز دەکەین ئەگەر نەخشەکە کەوانە بوو توانی لەسەر بوو یان نرخی ڕوت کەوانە توانی لەسەر بێت یان نرخی ڕوت. خاڵی سێهەم کەوانە توانی لەسەر بێت یان بەهای ڕوت. با بە نمونە ڕوونی بکەین. بە نمونە یەکەم ئەگەر بتێ f(x) یەکسان بێت بە x زائیدەن 2 بە توانی 2 وێنەی ڕوونکردنەوەی ئەمە بە خاڵ بکێش سەرەتا بە جێگۆڕکێکان لەبەرەوەی کەوانەیە و ناو کەوانش هەمیشە جوڵەی ئاسۆییە بەڵام بە پێچەوانەی نیشانەوە کاتە 2 هاتووە بەلای چەپ 2 هاتووە بەلای چەپدا سالب 2 نەخشەکە ڕادەدارە و پلە 2 هاوکۆلکەکەی موجەبە کاتە کراوەیە بۆ شوێ کراوەیە بۆ سەرەوە. بەڵام ئەگەر بتێ بە خاڵ وێنەکەی بکێشی ئەی خشتەی بەهاکانە کێشی خشتەی بەهاکان ئەکێشی ئەمە بەهای x ئەمە بە های y دژە ژماری ناو کەوانەکە دژە ژماری موجب 2 چەنە ناقز 2 لە ناوڕاستە دای بنێ
دوو ژمارە لە خۆی گەورەتر و دوو ژمارە لە خۆی بچووکتر میمۆیە دوو ژمارە کەمتر نەبێتتر سێ ژمارە وەرەگری چوار ژمارە کێشان نییە کاتە لە ناقز دوو گەورەتر چەندمان هەیە ناقز یەکمان هەیە لەگەڵ سفرە لە ناقز دوو بچووکتر ناقز سێمان هەیە لەگەڵ ناقز چوارە کاتە هەچ کاتێک کەوانە و نرخی ڕوتت هەبوو دژە ژمارەکەی وەرگرێت لە ناوڕاستا دایبنێن دوو ژمارە لە خۆی گەورەتر و دوو ژمارە لە خۆی بچووکتر ئێستا ئەم بایانە لێرەیە دانێم و سالب چوار دوو لێ بڕوە سالب دوو دووجای کەم لەبەرەوەی توانەکە جووتا بێتە موجب چوار سالب سێ تیادا بنێمەوەی سالب یەک دووجای کەم یەک ناقز دوی تیادا بنێمەوە سفرەکە ئەکاتەوە سفر ناقز یەکی تیادا بنێمەوە دوو یەکی لێ بڕوە یەک دووجای کەم یەک سفری تیادا بنێمەوە چەندەکات چوارەکە هەر یەکێک لەمانەوەکو وتمان جوتە ڕێکخراوێکە لە ڕوتەختی پۆتانەکان یین ئەم خاڵانە بە یەکتری دەگەێنین ئەبێ ئەم وێنەیەمان دەستکرد ئەگەر دەستمان نەکەو یعنی لە خاڵ وەرگرتنەکە هەڵەمان کردووە یین ئەم خاڵانە بە یەکتری دەگەێنین با بزانین دەستمانەکەوێت ئەو وێنێ خاڵی یەکەم بریتێ لە ناقز چوار و چوار بریتە لە ناقز چوار و چوار ئەمە ناقز چوار لەگەڵ چوار دوایەوە ناقز سێ لەگەڵ یەک دوایەوە ناقز دوو لەگەڵ سفر دوایەوە ناقز یەک لەگەڵ یەکە دوایەوە سفر لەگەڵ چەنە لەگەڵ چوار ئەم وێنەیە لە چەپەوە بۆ ڕاز ئەگەر بە یەکتری بگەێنی وێنەی ڕوونکردنەوەیەکە بەم شێوەیە وێنەی ڕوونکردنەوەیەکە بەم شێوەیە بەڵام ئەمە چەماوەیە نوکی تیژ نییە کاتە سیر کە هەمان وێنەمان دەستکەوتووە چ بە خاڵ بێت یان چی بە جێگۆڕکیەکان بێت ئەمە ئەگەر کەوانە توانی لەسەر دووهەم نمونە دووهەم ئەگەر نرخی ڕوود ئەفی ئەکس یەکسانە بە نرخی ڕووتی ئەکس ناقسن دوو نرخی ڕوتە ئەمیش ئەگەر بێم وێنەکەی بکێشم سەرەتا بە جێگۆڕکیەکان جوڵەکە ئاسوایی دوو یەکە چوە بەلای ڕاست کاتە دوو یەک هاوکۆلکەکەی موجبە کاتە کراوەیە بۆ سەرەوە لە دەریشەوە زاید ناقسی هیچ نەکراوە کاتە جوڵەی ستونی نییە جوڵەکە ئاسوایی و وێنەی ڕوونکردنەوەیەکەی بەم شەوەیە ئەگەر خشتەی بەهاکان دروست بکەم خشتەی بەهاکان وێنەی ڕوونکردنەوەیەکەی بەم شێوەیە ئەمە بەهای ئێکز ئەمیش بەهای وای دژە ژمارەی ناو نرخە ڕوتەکە ناقز دوو دژەکەی چەنە موجب دوو ژمارە لە خۆی گەورەتر و دوو ژمارە لە خۆی بچووکتر لە خۆی گەورەتر سێ و چوارمان هەیە لە خۆی بچووکتر یەک و سفر ئیتر ناقز پێنج و ناقز شەش وەرگرە مهمەوەیە لە دووەکە بچووکتر سفری تیادا بنێمەوە ناقز دوو نرخی ڕووتی ناقز دوو یەکی تیادا بنێمەوە ناقز یەک ئەکاتەوە یەک دوی تیادا بنێمەوە سفر سێ تیادا بنێمەوە یەک چواری تیادا بنێمەوە دووەک کاتە یەم ئەم خاڵانە لە ڕوتەختی پۆتانەکانە بە یەکتری دەگەێنم بزانم ئەم وێنەیەم دەست دەکەوێت خاڵی یەکەم بریتێ لە چەند بریتێ لە سفر و دوو ئەمە سفر و دوو ئەمەی تریان بریتێ لە یەک و یەک ئەمەی تریان بریتێ لە دوو سفر ئەمەی تریان بریتێ لە سێ و یەک ئەمەشیان بریتێ لە چوار و دوو هەموو وێنەیەک لە چەپەوە بۆ ڕاست بەڵامە بێ ئاگاداربی ئەم نوکی تیژە کاتە هەمان وێنەمان دەستکەوتوتەوە بە جێگۆڕکێیان بە وێنە کێشە ئەمە وێنە کێشان بوو بە خاڵ دوایەوە ئەمە لە ئیمتیحانی وزاریە چۆنێت لە ئیمتیحانی وزاریە چۆنێت پرسیار کام لەم نەخشانەی خوارەوە وێنەی ڕوونکردنەوەیەکە وێنە ڕوونکردنەوەیەکە کە دەنوێنێ واتە وێنەکەت بە حازری ئاەتی وێنەکەت بە حازری ئاەتێت تۆ بەس ئەفی ئەکسەکەی دیارەکی وێنێک دایاتێت بەم شێوەیە لێرە بەم شێوەیە ئەنووسێ سالب سێ پێش هەموو شتێک ئەگەر سەیری بکەین ئەم نەخشەیە پلە دووە
کراوەیە بۆ سەرەوە وە جوڵەی ئاسووی هەیە سێیەکە بەلای چەپدا کاتە هەڵبژاردنەکان کە داتێ ئەی ئەفی ئێکس یەکسانە بە ئێکس ناقسن سێ بەتوانی دوو بی ئەفی ئێکس یەکسانە بە ئێکس دووجا زائیدەن سێ سی ئەفی ئێکس یەکسانە بە ئێکس دووجا ناقسن سێ دال ئێفی ئێکس یەکسانە بە ناقز ئێکس زائیدەن سێ بەتوانی دوو کام لەمانەی بۆ بێ پێش هەموو شتێک ئەم جوڵەیە ئاسوەیە کاتە مادام ئەم دوانە کەوانیتیان نییە کاتە جوڵەی ئاسۆییان نییە کاتە پێش هەموو شتێک ئەم دوانەی بۆ نابێت یا ئەمەی بۆ بێیان ئەوە مادام جوڵەکە ئاسوویە و سەیەکە هاتووە بەلای چەپە کاتە ناو کەوانەکە بێت دژ بێت مادام ئەم ناقسەیە کاتە ناو کەوانەکە بێ دژ بێ بۆیە باشترین هەڵبژاردن بۆ ئێمە ئەمێ باشترین هەڵبژاردن بۆ ئێمە ئەمێ دوای ئەوە پرسیارێکی تر ئەگەر لەسەر ڕێک پرسیار کام لەمانەی خوارەوە کام لەمانەی خوارەوە وێنە ڕوونکردنەوەی یەکە کە دەنوێنم وێنەکەت بە حازری ئاەتێ بۆ نمونە بەم شێوەیە موجب سێ لێرەیان هەڵبژاردنەکان ئەی ئێفی ئێکس یەکسانە بە ئێکس سێ ناقسن ئێکس بی ئێفی ئێکس یەکسانە بە ناقز ئێکس ناقسن سێ سی ئێفی ئێکس یەکسانە بە ناقز سێ ناقز ئێکس دال ئێفی ئێکس یەکسانە بە ناقز سێ ناقسن ئێکس جارێ پێش هەموو شتێک ئەو وێنانەی کە لە سەرەتایە باسم کرد چوار حاڵەت بوو لەلایەکی پەڕەکەەوە گەر ئەمە بۆ خۆت بکەیتەوە تووشی هەڵە نابیت ئەم چوار حاڵەتەمان هەبووە گەر سێرکی ئەم وێنەیە ئەمە ئەم حاڵەتەیان کاتە ئەبێت دەرەوە و ناوە چی بێت سالب بێت دەرەوە و ناوە سالب ئەمە بەس ناوە سالبە ئەمە بەس دەرەوە سالبە کاتە نە ئەمەی بۆ بێنە ئەمە دەرەوە و ناوە سالبە ئەمیش دەرەوە و ناوە سالبە کاتەیان سی بۆ بێیان دی بۆ بۆ ئەوەی تووشی هەڵە نەبی نرخی ئێکس لێرە ژمارە چەنە سێ نرخی ئەکسەکە ناو نرخە ڕەگە دووجاکە یەکسان کە بە سفر یەکسانی بکە بە سفر ناقس سێ یەکسانە بێ بە یەکس ئێکس ناقس سێ نەخێر کاتە ئەمەشی بۆ نابێت ئەم ئەگەر سێ ناقز ئێکس یەکسان کەی بە سفر سێ یەکسانە بێت بە ئێکس کاتە باشترین هەڵبژاردن چییە دیە بۆیە بە بەکارهێنانی جێگۆڕکەی لەگەڵ ئەم نەخشە بنەڕەتیانە ئەتوانی وەڵامێکی باش هەڵبژێری دوای ئەو مۆزوعێکی ترمان هەیە یەکتر بڕینی ئاسۆیی و ستونی واتە یەکەم مۆزوع لەم وانەیە وێنەکێشان بوو بە خاڵ دووهەم مۆزوع دۆزینەوەی خاڵەکانی یەکتر بڕینی ئاسۆیی و ستونیە بۆ نەخشەکان مۆزوعی دووەممان دۆزینەوەی خاڵەکانی یەکتر بڕینی ئاسۆیی و ستونی نەخشەکە ئێمە بە شێوەیەکی گشتی دوو تەوەرەی سەرەکیمانێ تەوەرەی ئێکس هەروەها تەوەرەی وای هەر خاڵێک لەسەر تەوەرەی ئێکس بێت وایەکەی سفر بۆیە نووسین ئێکس و سفر وایەکەی سفر هەر خاڵێکیش لەسەر تەوەرەی وای بێ ئێکسەکەی سفرە بۆیە نووسین سفر و وای کاتە بۆ دۆزینەوەی یەکتر بڕینی ئاسۆیی ئەبێ وای سفر بێ بۆ دۆزینەوەی یەکتر بڕینی ستونیش ئەبێ ئێکس سفر بێ واتە لێرەیە ئێکس سفرە بۆ لێرە شاچی سفرە وای سفرە کاتە
یەکتر بڕینی ئاسۆیی بۆ دۆزینەوەی یەکتر بڕینی ئاسۆیی یەکتر بڕینی ئاسۆیی نەخشەکان پێویستە ئاسۆیی یعنی x کاتە بێ چی یەکسانکەین بە سفر وای یەکسانەکەین بە سفر کە تعبیرە لە چی لە ئێفی x پاشان نرخی چییە دۆزینەوە x کاتە خاڵەکەش بە شێوەی x و سفر دەنووسی دوای ئەو یەکتر بڕینی ستونی یعنی وای کاتە بێ x یەکسانکەین بە سفر و بەهای چی بدۆزینەوە بەهای وای بدۆزین و خاڵەکەش بە شێوەی سفر و وای دەنووسی کورت و مختصر بۆ هەموو نەخشەیەک جارێک x یەکسانەکەین بە سفر وایە دۆزینەوە جارێک وای یەکسانەکەین بە سفر x دۆزین نمونە حاڵەکانی یەکتر بڕینی ئاسۆیی و ستونی بدۆزێت یەکەم ئێفی x یەکسانە بە x سێجا ناقسەن 4x وەکو پێشنیارێک هەمیشە یەکتر بڕینی ستونی بدۆزەرەوە یەکتر بڕینی ستونی هەڵیتیان ناکرێت یا یەک خاڵەیان نییە واتە هیچ نەخشەیەکمان نییە دوو یەکتر بڕینی ستونی هەبێت چون لە بنچینەیە ئەگەر دوو یەکتر بڕینی ستونی هەبێت نەخشە نانوێن بۆ نمونە ئێستا ئەگەر ئەم وێنەی ڕوونکردنەوەیە دوو یەکتر بڕینی ستونی هەیە نەخشە نییە ئێمەش باسی یەکتر بڕینی ئاسۆیی و ستونی نەخشەکانەکەین بۆ یەکتر بڕینی ستونی بۆ هەموو نەخشەیەک بەلایانی زۆر و یەکدانی بەلایانی زۆر و یانی شتەکە خۆی و کەمتری واتە یەکتر بڕینی ستونی هەیە یان نیەتی بۆیە لە پێشەوە یەکتر بڕینی ستونی بدۆزەرەوە لەبەرەوەی هەڵەی تیا ناکەی یەکتر بڕینی ستونی یعنی وای کەواتە x یەکسانەکەین بە سفر کەواتە لێرەوە وای یەکسانە بێت بە ئێفی سفر لە جیاتی هەر ئێکسێک سفر ئەکاتەوە سفر سێجا ناقسەن 4 لێکدانی سفر ئەنجامەکەش یەکاتەوە سفر کەواتە لە سفر و سفردا تەوەرەی وای دەبڕێت یان لە سفر و سفردا یەکتر بڕینی چی هەیە یەکتر بڕینی ستونی هەیە دوای ئەو یەکتر بڕینی ئاسۆیی یعنی x کەواتە ئەبێت وای یەکسان بێت بە سفر وای تعبیرە لە ئێفی x واتە نەخشەکە یەکسانەکەم بە سفر x سێجا ناقسەن 4x یەکسانەکەم بە سفر لێرەدا پێویستە بە شیتاڵکردنە لە پۆلیدا شیتاڵکردنی خوێنووە ئەگەر لە دوو ڕادەدار پێک هاتبوو یان هاوبەش دوای هاوبەش ئەکرێت جیاوازی نێوان دوو جا کاتە سیر کە لێرە هاوبەش هەیە یان نییە ئەکسێکمان ئەکسێک هاوبەشە چی ئەمێنێتەوە لێرە x دووجا ناقسەن 4 یەکسان یەکەم بە سفر ئەمەشە بێتە جیاوازی نێوان دووجا ئەشتوانم وانەکەم بڵێم x یەکسانە بە سفر بە پێی لێکدانی سفری یان x دووجا ناقسەن 4 یەکسانە بێت بەچی یەکسانە بێت بە سفر ئەشتوانم هەچ کاتێک x و ژمارەمان هەبوو ژمارەکە بەرینە ئەودی و ئەشتوانم بیکەم بە جیاوازی نێوان دووجا کاتە نرخێکم لێرەیە دەستکەوتووە ئەمیش بۆ وەرگرتنی ڕێگی دووجا هەر گۆڕاوێک لە ژێرەی ڕێگا بێتە دەرەوە دوو نرخی هەیە بە موجەبی و بە سالبی واتە ڕێگە دووجاکان دوو نرخیان هەیە بەڵام سێجاکان ڕێگی سێجای هەشت ئەگەر ڕێگی سێجا بۆ هەردوو لاوەرگرمەڵی x یەکسانە بێت بە دوو x سێجا یەکسان بێ بە ناقز هەژ ئەگەر ڕێگی سێجای بۆ وەرگرم x یەکسانە بێ بە ناقز دوو لە پلە تاکەکانە سالبیەتە دەرەوە بەڵام لە ڕێگی جووتە دانە نیە لە ژمارە ڕاستێکە کاتە x یەکسانە بێت بە زائید ناقز دوو کاتە سێ یەکتر بڕینی ئاسۆییمان هەیە یەکەمیان سفر و سفر دوای ئەو زائید ناقز دوو هەروەها سفر کاتە سێ یەکتر بڕینی ئاسۆییمان
هەیە. نمونەی دووهەم f x یەکسانە بە x توانی 4 ناقسەن 1. ئەمیش بە هەمان شێوە سەرەتایم یەکتر بڕێنی ستونی یعنی y کەواتە بێ x یەکسان بێت بە 0 کەواتە لێرەوە بەهای وایە دۆزم y یەکسانە بێت بە 0 بە توانی 4 ناقسەن 1. 0 توان 4 هەر 0 سالب یەگەرەکاتەوە سالب 1 کەواتە لە 0 و سالب 1دا تەوەرەی چیە بڕێت؟ تەوەرەی y دەبڕێت یان بەواتایەکتر یەکتر بڕێنی چی هەیە؟ یەکتر بڕێنی ستونیمان هەیە. دوای ئەو یەکتر بڕێنی ئاسۆی پەلەمەکە دایمە فکرەی تیاواتە شیتەڵی تێکەوێت ڕەگی دووجای تێکەوێت لەبەرەوە پەلەی تیا مەکە. ئاسۆی یعنی x کەواتە y یەکسانەکەین بە 0 y تعبیرە لە f x کەواتە لێرەوە x توان 4 ناقز 1 یەکسانەکەین بە 0. وەکو وتمان ڕادەداری دوانی یا هاوبەش یا جیاوازی نێوان دووجا لێرە هاوبەش نییە جیاوازی نێوان دووجایە ئەتوانی بنووسی x دووجا ناقسەن 1 x دووجا زایدەن 1 بەڵام ئەکرێ ئەمە نەکەین وتمان ئەگەر x و ژمارەمان هەبوو ژمارەکە بەرە ئەو بەر یەکسانیەکەم بە 1 بە وەرگرتنی ڕێگی 4 جا لەبەرەوەی ڕێگەکە جووتە کەواتە x دەکاتە زاید ناقز 1 کەواتە دوو یەکتر بڕینی ئاسۆییمان هەیە کە بریتە لە زاید ناقز 1 و 0 تەوەرەی x دەبڕێت. دوای ئەوە ئەگەر پرسیار بکەین ئایا نەخشەمان هەیە هیچ کام لە تەوەرەکان نەبڕێت؟ بەڵێ نەخشەمان هەیە هیچ کام لە تەوەرەکان نابڕێت. بۆ نمونە f x یەکسانە بە 5 لەسەر x بە شێوەیەکی گشتی ژمارە لەسەر x بەتوانی n نەتەوەرەی x ئەبڕێ نەتەوەرەی y بەمەرجێک n گەورەتر بێت لە 0 و n ژمارەیەکی تەواوی موجب بێت n ژمارەیەکی تەواوی موجب. ئەگەر بین سەرەتا یەکتر بڕینی ئاسۆیی بدۆزینەوە ئاسۆی یعنی گوتمان لە پێشەوە ستونیە دۆزینەوە یەکتر بڕینی ستونی یعنی y کەواتە x یەکسانەکەین بەچی بە 0 ئەگەر x یەکسانکەین بە 0 و y یەکسانە بێ بە 5 لەسەر 0 ژمارە لەسەر 0 لە بیرکاریە پێناسا نەکراو کەواتە هیچ بەهایەکم بۆ وای دەست نەکەوت کەواتە تەوەرەی وای نابڕێت یا بە واتایەکی تر یەکتر بڕینی ستونیمان نییە. دوای ئەو یەکتر بڕینی ئاسۆیی یعنی x کەواتە y یەکسانەکەین بەچی بە 0 کەواتە ئەمیش تعبیرە لە f x کەواتە لێرەوە f x-ەکە 5 لەسەر x یەکسانەکەین بە 0 دوولاو دوو نێوان ئەگەر سیر پێ ژێری ئەمە یەکە بە واتایەکی تر هەچ کاتێک کەرتێک یەکسان و بە 0 سەرە یەکسان کە بە 0 دوولاو دوو نێوان یەک لێکدانی 5 کەم 5 x لێکدانی 0 کەم هەر 0ەکە ئایا 5 یەکسانە بە 0 لە بیرکاریە ناگونج کەواتە هیچ بەهایەکیشم بۆ x دەست نەکەوت کەواتە یەکتر بڕینی ئاسۆیی نی لە دەرسەکانی داهاتووە وێنەکەی فێر دەبین وێنەکەی بەشێکی لێرەیە و بەشێکیشی لێرەیە گەر سیر بکەین نەتەوەرەی x بڕێوە نەتەوەرەی y دەبڕێ. ئەمە سێ نمونە لەسەر یەکتر بڕینی ئاسۆیی و ستونی ئیشەڵا لە دەرسەکانی داهاتووە پرسیاری زیاتر شکارەکەین. زۆر سپاس.